شەڕی شۆڕش و پێشمەرگە دەستی پێکرد دیەکەمان سوتا هاتین لێرە خانومان کرد ئیتر نەچوینەوە بەردەسەر ئاواکێ ماتینە ئێرە ئەژینا لە بەردەزەر بووین ماڵمان من ژیانم هەر خەریکی باغ بووم ئەو 4 ساڵەکە حکومەتیش گواستومەوە ڕێوم لە بازان عەرزمی جارە کرد بوو تەماتە و خەیار و کوولە کەوشتمەکە ئیتر هەر خەری ئەوە نەبێ چیکە نازانم بەخوا یەکشتێکم بۆ ناکرێت ئیلا باغاری و تەماتە و خەیار و تەڕە و تۆڵە نەبێ چونکی هەریتر خۆم بەوە گرتووە ئەو ڕۆژە عەبدولکەریم قاسم ئینقلابی کردووە لەگەڵ کوڕێکا ڕەفیقم بوو برادەر یەک بوون هیچمان ژنمان نێنابوو وەڵی هاتوین ئەو گوێزانەمان ناشتۆ لەو شیوەیە دووسێ بڕمگوێز پیا کردبوو حەلێ نەمام نەبوو دووسێ بڕمگوێز پیا کردبوو لەوێ ناشتم باوکیشم پێی ناخۆش بوو گوێز بووە نێژی کوورە ئەمە بۆ کەی ئەگا و بۆ تۆ نابێ و مستە هەزار بەریشم لێ فرۆشت و لێ خوارد و لەخوا بەزیا بێ و ئیسیفادەشم لێ کرد وەڵی چوم لە بەکرەجۆ نەمام بە 11 فلس بوو لە بەکرەجۆ نەمامم هێنا نێرە باوکم نێژ بینێژم ئەگوو تووشی شەڕ و فیتنە ئەبین خەڵقی خوا و ئیسیفادەی لێ ناکەین و ئەم هەموو مڵکوشتانەشمانە بووە کرا بە مەرەزە بە سپیار ئەو حەلاوە دەوری هەبوو بەخوا 3 جار هەڵیەکەنەوە فڕیاوە منم ناشتەوە ئەو هەڵیەکەنەوە منم ناشتەوە یەکەم جاریشم بوو چوو بوومە بەکرەجۆ بە 15 چوویانم بە 5 فلس بوو بە 6 فلس بوو چوم لێ مەشتەلێکی حکومە دەبوو کوتم هاتووم بۆ نەختی قۆخ و قەیسی و شت لە شار باژێڕەوە پیاوێکیشی لێ بوو مشکی بەسەرێک بوو دانیشت بوو پیاوێک هەتا من نەمام و شتەکان بکەم 20 بەرم قۆغی 20 بەرم هەڵوژاوی 20 بەرم سێوەوە هەمووی 20 بەر پارەم پێ بووکتم ئەوانە مەوێ کاکە نەمامم بەنی ئەڵێ لێرە مەشتەلەی حکومەتی لێیە ئەو مەشتەلەی لێیە کابرا لە دوایە کە نەمام و شتەکانم تەواو بووی تر کوتم گوێستانەیە وتیان گوێزمان نییە قۆخ و قەیسی و هەڵوژە و هەرمێ و ئەوانە تاقمێکم هێنا ئەم عەرزەی کە تۆڵی ئێستا وەردە ئەمە لەم جێچنار بوو پارچی هەڵاومەتەوە بڕیمان لام برد لەم جێچنارە ئالێرا ناشت بووم بە وەڵاهی ئەم جادە و مادانن نەبوو بەبارە بیا بۆ بردیا سەر و تراکتۆرە هاتەوێ بە سنووقی دارم بر بۆ عەلووە کە ئەم برد لە شار شەڕ بوو لەسەری وەڵا کاکەیتر لەوە دەستم پێ کرد باوکم هەرە لێکەم و فڕێەوە ئەو جارە 5 سنووقم لەو کۆخە برد پارەی چاکێ کرد مەگەر تووتنەوەی پارە بکردا باوکم تیشاڵا زۆر و بناشتایە وتم کەم یاڵکەم و فڕێە وار بنەم ناردەوە هەڵیەکە و فڕێەوە وەڵایتر لەوە بەدوات پەرەم پێیا لەو گوێزانەوە پیاوەکەی لە بەکرەجۆ چووم قسەی نەکەی هەتا لە قسەکان بوومەوە پارەی نەمامەکانم ماوتی کاکە تۆ چۆن غەری خۆ عەفویکە من نەمزانی کە شێخ لەتیفە چونکە من مناڵ بووم و شێخ لەتیفوانەشم نەدی کوتم وەڵا بەردەزەردیم شێخ لەتیف خۆ عەفویکە کوتی دەی وەرە ماتڵ تۆ بەم مناڵیەت تالبی ئەم باخ و نەمام و شتەی وەرە بۆ لای مامی خۆ 3 بڕم بەهێ بۆ بێنە لەم بەهێ کوردیە 3 بڕم بەهێ بۆ بێنە 3 بڕم بەهێ بۆ بێنە وەرە مامی خۆ لە سیتەک باشترین گوێزمێ ئەو حەلا خەڵق عاقڵی پێ ناشکا گوێزی ئیسرائیلی وەرە لەوێ گوێزت دێمێ نەیگو ئیسرائیلی وەرە لەوێ گوێزت دێمێ منیش هاتمەوە لێرە 3 بڕم بەهێ بۆ هەڵکەم خۆ عیب نەبێ ئێسترێکەمە بوو سواری بووم بردم ڕۆشتم بۆ سیتەک بۆ لای و لەوێ بەیەکانم بۆ بردیتە زۆری پێ خۆش بوو نەیەش بێمەوە تا نانی نیوەڕەم خوارد و گوێزەکانی بۆ هەڵکەن و 2 بڕگوێزی بۆ هەڵکەن و 3 بڕگوێزی بۆ هەڵکەن کوتم بەسمە جێگام هەر ئەو 3 بڕم هەیە ئەو گوێزەی شێخ لەتیف ئێستا خۆ عەفویکە ئەوە تەماومە لەوەیە گوێزێکی درێژە ئیسرائیلیە توێقڵەکەی تەنی کە ئەمان ئەو حەلە خەڵق نەیەزانی بڵێ گوێزی ئیسرائیلی کە حکومە گواسینەوە ئاگاتە بوو بۆی
ئاوی ئەو کارێزە سەرمانات بۆ خوارەوە وشک نەبووە ئەم گوێزانم وشک نەبوون ئەو تاقمە گەورەوە وشک نەبوون یا ئەمانەمە تازە ناشتومنەوە لە دوای ئیتیفاس ئەمانم پەروەردە کردوێتەوە ئەمەجا ئەم باخە گاڵتە نییە ئەمە سێجار من ئەم باخەم کردوت و بە باغ تەحملی هیچ کەسێکان نییە یەک دینارم پەروەردە نەکردووە هەر پەیام کردووە لە باخ و سۆندە و خەتاس و مەشینەی ئاو ئەو مەشینەمەوە ئێستا مەشینێکی هەژدە ئیحسانمێتە لەوێ هەری قەدیمە کاتی حکوومەتە کاتی حکوومەت یاوینی ئەمەی من ئەمە دەوری 22 گەبێ 22 زیاد کەم نی ئەگەر ئاوا ئەم کەم ئاوی بێ ئاوێ نەبێ ساڵی بای 2 ملیۆنێکی لێ فرۆشم من بەس بۆچی دەسەنەوە میوەی تیاخۆ میوەشت ئەنجام من زۆربەی ئێستا کە ئیسیفادە بکەم لەو مەشتەلەی کەم بەڕاستی لەم بەرومەرانە ئیسیفادە ناکەم چون بۆ پارە ناکە ئەم شتی ئێران و تووشیا شتەکەشی هەمووی عیلەتاویە بەخوە دەبڕۆ هەموو سلێمانی بەهەیەک لێت کە بزانە تامی وایە ئەوە نەپەینی تێکراوە نە دەرمانی تێکراوە بەخوا دەرمانیشم نەکردووە شیمیایی تێ ناکەم هەشتە شیمیایی تێکە تامی نامێت ئەوە هەرمیە کە بەهەیە و هەرمی وەشتانە خۆشە هەمووی قەزیۆ شیمیایی تێ نەکراوە فەرقی هەیە چون بۆ ئێران ئەوە 300 مێوی کشمیشم هێنا هەتا هێنا بوو مێرێکی 1500 دینار کەوتبوو ئەمانەیەکی 6 دینار کەوتبوو 6 دینارەکەی زوو نەگەێستا ئەم 6 پارەی ئێستا ئەوەی زوو پێشەوە پارەوە گۆ ئەو حەلە چوم لەوەی ئەوانم ئەو کاشیانەی منە بوو 6,000 کەوتبوو ئەو میێوانە مێنا بوو 3,000 کەوتبوو 2 ساڵ بوو ئیتیفازەکە کرا بوو ئەنجا چوون بۆ سەری 3 ساڵی بۆ سەری 3 ساڵە چوو هێنا ئەوە ژینەکەی ئەو تووە کابرا لەوێ دەدۆنگم مەشتە لە بوو هەیبوو هەچی دڵێت تەسەوری کردیاوە ئەمان چونچە من یەکەم جارم بوو کە بچمە ئێران و بۆ نەمام زۆر لە نەمامەکانیان دڵنیا نەبووم بەس لە کشمیشەکان دڵنیا بووم لەو کاشێم دیبوو دڵنیا بووم دوونەوەم هەرمێ لا هێنا هەڵم کەنگ فڕێممە شتێکی کەم هێنا دەبڕم هێنا بوو لەوە پیانەگو ئاڵو باڵ و لە بەڵاڵ و گەورەتر بوو لام برد زەنامێکی بەکرێ پلاسکوێت دێتەوارە دوو پلاسکوێت باڵی کرێکارەکە نام وڵات دەرمێ نافڕێممە ئەوە من دەجار سەجار ئەم نەمامانم گۆڕیوە نەوعێتە خراپەکان لابم کە بزانم سوودینێ و ئیسیفادەی عەرزەکەشم لێگرێ ئاوی بەم خزمەتی بکەم بە عەمەلی بازاریش نەیە چی لێکەی شتی ورد هەر زەرەری تیاکەی وەک بەڵاڵوک و ئاڵو باڵۆم هەڵوژە و مەڵوژە شتانە ئەوە بیسی بڕم هەڵوژایەوەتە لە سەر هەر قژاکە و قەلە باشکەی خوا بەخوا پەنجەم لێ نەیەوە سوورهێنەوە ئەیە ئەوە ئەم کاشی ئێستا منەگە ئەم کاشوێ دەستم کە حەچی مەکیێمای کەم بەم کاشیە بۆ هیچ شتێک نایخوە هەتا نەگازەلامیش نایخوا تەنگانە وەڵا بە 3 ساڵ ئەوانەی لە ئێرانێ نابووم بە 3 ساڵ بەری گرت ئەمە لە بەغاهێنام بە 2 ساڵ بەری گرت بوو دوای لە 6 ساچوم جنسێم دەرهێنا لە بەغا ئەو کاتیە لە بەغا بوو دوکانێک بوو لە سەتڵا بوو کڕیم من خەڵقشتم بۆیە نێ برادەروشتم مەیە لەم لەولەولا ئەوە کابرا لە سووریا ئەو هەناری بێدەنکەی بۆ هێنا ئەو مەشتەلانەشم هەیە هەمووی مێوی چاق هەبەنەوە ئەمتری هەیە ئەوە تا هەنجیری ڕەشمی ئەنجری زەردم هەیە ئەنوا ترێی حەلوانی مێچوون لە حەویجە ترێم هێناوە لە دوای ئیتیفاق چوون بۆ حەویجە لەوێ کابرایکی عەرەب هینیەنا بۆ حەلوە ترێنا بۆ ئەلوەی خۆمان بۆ سلەیمانی ترێکەی زۆر جوان بوو 3-4 بوو بەدڵم بەو کابرایم وتم کاکە پێی بڵێ ئەما گەر بەهارێ بچم بۆ لای لە کەیا میوە بڕێ بچم 40-50 قەڵەمێکی لێ کردم ئین و ئانوشتی خۆیم باتێ و باخوشی لە شوێیە ئەچم لێ کرد لە ئەلوەی کۆن نەگەم ئەلوی ئێستا عەرەبێ کوتی وەرە بۆ حەویجە ئین و ئانوشتی یامێ کوتم وەرە بۆ حەویجە کاکە
ماتوڵ ئەم تۆش فەلاحی وەگوێمە وەرە بۆ حەویجە وەرە لەوێ من قەڵەمت دێمێ قەڵەمی بە 5 فلس ئەو حەلاها باوی 10 فلس و 5 فلس و پارە قەدیمێکە وتم باشە وەڵڵاهی ئەم 100 قەڵەمێکێنم چووم 120 قەڵەمە مێنا عەقڵی 20یانی لێ نەسەنگم ئەوکەی کەژی 25 مایش بۆ پارەی ناوێتی ئەمە هەنجیرێکی ڕەشە وەرە تۆ تۆزێ بەم ناترەوە ئەم بەس زمانە ئاوا هەنجیرە گرێ ئاوا هەنجیرێکی ڕەشە 6 کیلوێمە ئەم ساڵ ئاو نەیداوە هەنجیرەکەی بە عەمەلی فرۆشتن نەهاتووە 6 کیلوێ هەنجیرە ڕەشە ئەوە ئیترەوەتە بەرەکەی ئەمە زۆری وەریوە ها عەرزەکەی ڕەش کردووە ئاوا ئاگرێ ئەم بەس زمانەمان وەرە ئەمەش هەر هەنجیری ڕەشە هەنجیری ئەها ئەم قەتارم هەنجیری ڕەشە ئیتر هەر ئەگەر قەڵەمەکەم ئەم ساڵ 1000 قەڵەمم هەبووی هەنجیری ڕەش دەی نەبوو هەمووی بەبێ ئەم بە بارانیە وشک بوو هەر هیلاکی و زەرەرەکەم لێکەوە تریەکەی پێوە ماوە چۆلەکە و داعبا هێشتێتی پێوەی ماوە نەخراوەتە بەڕادەوە شتی بەڕاداوی و دەرماناوی و وەرە پێش هەموو ئەوەی هێشوە ئەوی هێشوانە ئێستا بەم دەستانێ لەم کاتیا برا لەمە جوانتر لەکوێ هەیە تەبەقە تووە ئەمە بەدەنێک دام چەنگووە ئەنجا لە دوای 2 ساڵ مەتولپەم کردووە ئەم ساڵ سەرەی فرۆشتنیەتی ئەمە ئەو تۆ چاکەیە ئەم چەمە بە حەیاتی ئەم بیومیانە ئاوا وشک نەبووە هەمووی بیەکان وشک بوون ئەم دارانەی لەسەر چەمەکەی تەڕایی ئاوتیانە مابوو لەسەر عەرزە دەی بەخوا بەبیری باو باپیریشمان ئاوای لێ نەهاتووە تەڕاییتیانە مابوو بە حەپارە و شۆفرە هەڵمانە دڕی لە 4 مەتر 5 مەترە چۆ سەر شاخ تۆزێ ئاویتیا بوو 2 ڕۆژ 3 ڕۆژ تیاما کەسی دووە تێشیان نامە 2 ئینج ئاویتیا بووە ئەم ساڵ ئادێرا من بە 2 ئینج ئەو ئیدارەم کرد ئەم ساڵ ئیستیفادەم من لەم باخەم نەکردووە بەخوا 3-4 ملیۆنم تیا سەرف کردو با ملیۆنێکم شن نەفرۆشت لەبەرەوە کە وشک نەبێ لە دەستم نەچێ ئەم سنفانەی دەست ناکەوێتەوە خۆ بەخوا من لە ژیانمە ڕۆژی 100 دینار کەوت با بزانی لۆتەی لەم باخە لە ژیانمە هەموو ڕۆژێت بەفریش باری گەور حسابم بۆ کە ڕۆژی 100 دینار کەوتم لەسەر ئەم بڵ وەختی خۆی تووتن نەکرا بەخوا ئەمە من کردم ئەو مڵکەی سەرومان ئەو جە قەیسیانەی پێوە تووتن بوو تووتن دەرەجە یەک بووەمان ئێمە ئەو حەلە کەس نەمانەزانی حەرامە خەڵک هەر تووتنێکی لە مەنتیقەیە مەرەزەیە کرد ئەم عەرزانە ئەکران بە مەرەزە و بە سپیار ئەها ئەوە سپیار ئەکرا بە سپیار ئاوا ئەکرا بە سپیار خەڵک مەرەزەیە کرد سپیاریە کرد تووتنیە کرد ئەو حەلە خەڵک میوەی ناکرد ئەم مڵکانە تەماشا کردایە 4 نەمامیتیان نەبوو شتێکی پێخۆی بەخوا نازانم ئەو قەدیمانەمان ئاقلان پێ ناشکە ئەو توانە نەبێ شتێکی لێ نەبوو بیخۆ برا هەنجیرێک مێوێک بە شەرەف ئێمە لەوە ڕازە ترێمانەکردن نەوەڵڵای ئێستا بۆ خۆم نەمێنم یەک چڵی دارم نامێت ئەنجا هەتا بمێنم واریاتیشی نەبێت لەبەر خێر و خێراتەکەی و لەبەرەوە داعباوشت لێ بخوا لەبەر ئەوەی هەموو ڕەنج و ژیانم ئەمە بووە تازە وشکی ناکەمە تا بۆ خۆمەوە بەخوا 1 دینارم دەست نەکەوێت یا سەر بکەمەوە وشکی ناکەم وەڵڵای ئێستا مەسەلاوە سلەیمانی خۆشە و شارێکی باو و باپیرمان و جێی مردوو زیمومانە دەی بەخوا من کاتمە شار ئەو پەڕی شەوێ خۆمەگرم لە شار 2 شەو خۆمەگرم زیاتر خۆم ناگرم هێمە بووە بە حەقی خوای ئیتر خۆم مناڵشتم لە شارە لە سەر خەوسەری و خانمەیە لە شار ئەمە بە قورئان خۆم ناگرم ئیلا لەم باخانە بێ دڵم ناکرێتەوە ئیتر لە مناڵیمەوە من ئەمە ئیشم هەر خەریکی باخم هەر خەریکی ئەمە نەبێن وەک پێم کوتن هیچ شتێکی کە نازانم
مەسەلا مەعامەلە و دەست بڕین و چیلۆ فرۆشیش ناکەم یەکێکی بۆ لام پلاسکوێ ترێمێ بە چیلۆ بمەریانم باشەکە دوای پلاسکوێکیشی بۆکەمەخوا یەک پرسیشی ئەوە خۆی خۆم دنیا هەر پارەکۆکردنەوە نییە تۆ با بزانانی هەموو دنیای تۆ بێ هەرە مری جا ئەوەی لە پێش خۆتەوە بیکە.